پاش مەرگی پاپا فرانسیس کڵێسای کاسۆلیکی چاوەڕێی هەڵبژاردننی ڕابەری نوێی دەکات. 133 کاردیناڵ لە سەرانسەری جیهان لە 7 وڵاتەوە بە عێراقیشەوە لە کڵێسای سیستین لە ڤاتیکان کۆبوونەوە و لە یەکەم ڕۆژدەنگیان بەڵبژاردننی پاپایەکی نوێدا. بەڵام دوای چەند کاتژمێرێک دووکەڵێکی ڕەش لەسەر دووکەڵکێشی کڵێسا بەرز بووەوە بە مەشدەنگدان دواکەوت. ڕێوڕسمی هەڵبژاردننی پاپا لە کڵێسای سیستین لە ڤاتیکان بەڕێوە دەچێت، شوێنە کە بە شاکارە هونەرەکانی مایکل ئەنجلۆ ناسراوە. کاردیناڵەکان بە تەواوی لە جیهانی دەرەوەدا دەبڕێن و ئامێرە ئەلیکترۆنیکانیشان لێ قەدەغە دەکرێت، تەنانەت سیگناڵی موبایلەکانی ناو خاکی ڤاتیکانیش دەگوژێنرێتەوە بۆ ئەوەی بەشداربووانی هەڵبژاردنەکە پەیوەندی بە جیهانی دەرەوە نەکەن. هەر کاردیناڵێک سوێن دەخوات کە نهێنی پرۆسەکە بپارێزێت. سەرپێچی لەم سوێندا دەبێتە هۆی دەرکردنی ڕاستەوخۆ لە کڵێسا و پرۆسەی هەڵبژاردن. ئەم نهێنیە بەشێکی گرنگە لە دابوونەریتی کاسۆلیکی بۆ ئەوەی پرۆسەکە دوور بێت لە کاریگەریە دەرەکیەکان. بۆ ڕێگری لە پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە و کاریگەری لەسەر دەنگدان ڕێوشێنی نوێ گیراوەتە بەر، چونکە پێشتر پامی نهێنی لەناو ئەو خواردنانەدا دەشاردرانەوە کە بۆ کڵێسای سیستن دەنێردران. پاستا و خواردنی وەک مریشک کە دەکرا پامی تێدا بێت قەدەغە کرابوو، هەروەها چەقۆ و کوب قەدەغە کران. هەر بۆیە ڕاهیبەکان هەر لەناو کڵێسا خواردنی ناوخۆیی وەک کەباب و سپاگێتی و سەوزەی کوڵاو بۆ کاردیناڵەکان ئامادە دەکەن. هەر کەسێک بێوێت ببێت بە پاپا دەبێت چەند مەرجێکی تێدا بێت، لەوانە ڕەگەزی نێر بێت چونکە ژنان ناتوانن ببنە قەشە. هەروەها وەک خۆیان دەڵێن بە ئاوی پیرۆست شۆردرا بێت و پەیڕەوکارێکی کاسۆلیکی بێت. مەرجەکانی دیکەش بریتین لەوەی تەمەنی کاندیدەکە لە 35 ساڵ کەمتر نەبێت و هاوسەرگیری نەکرد بێت و بڕوانامەی هەبێت لە زانست و فەلسەفەی کاسۆلیکی و دیراسەی ئینجیلیشی کردبێت. پرۆسەی دەنگدان ڕۆژانە 4 جار دووبارە دەبێتەوە هەتا پاپایەکی نوێ هەڵدەبژێردرێت. دوای هەر دەنگدانێک ئەنجامەکان ڕادەگەێنرێن بۆ کاردیناڵەکان و دەنگەکان دەسووتێنرێن. لە هەر پرۆسێکی هەڵبژاردننی پاپادا جیهان چاوی لەسەر دووکەڵکێشەکەی کڵێسای سیستنە لە ڤاتیکان. سەرنجڕاکێشتنی بەشی پرۆسەکە بۆ خەڵکی دەرەوە دووکەڵی پاپایە. بە شێوەیەکی نەریتی دوای هەر دەنگدانێکی بێئەنجام دووکەڵی ڕەش لە بۆڕەیەکی تایبەتی سەربانی کڵێسای سیستن بەرز دەبێتەوە. بەڵام کاتێک پاپایەکی نوێ هەڵدەبژێردێت مادەیەکی کیمیایی تایبەت تێکەڵی دەنگەکان دەکرێت و دەسووتێنرێت کە دووکەڵێکی سپی بەرهەم دێنێت و زەنگەکانی کڵێساش لێ دەدرێت. ئەمە ئاماژەیە بۆ هەڵبژاردننی پاپایەکی نوێ. درێژترین ماوەی هەڵبژاردننی پاپا لە ساڵی 1268 دوای مردنی پاپا کلیمەنتی چوارەم ئەنجام درا. هەڵبژاردنەکە 1006 ڕۆژی خایاند. کاردیناڵەکان لە جیهانی دەرەوە دابڕاو نەبوون. ئەمە شوای کرد بەدەستێنانی زۆرینە بەهۆی ململانەی سیاسی و ئاینی و خێزانیوە ئاڵۆزتر ببێت. چاودێران پێشبینی دەکەن کە پاپای نوێ ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی سەخت ببێتەوە، لەوانە کەمبوونەوەی ژمارەی باوەڕدارانی ئەو ئاینە و قەیرانەکانی ناو کڵێسا، دۆزینەوەی هاوسەنگی نێوان نەریتگەرایی و نێخوازی. هەروەها پاپای نوێ دەبێت زمانێک بدۆزێتەوە کە بۆ سەردەمی دیژیتاڵی گونجاو بێت و هەمان کات بنەما سەرەکیەکانی باوەڕی کاسۆلیکی بپارێزێت.